بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکەماندا کورتە بابەتێکتان پێشکەشەکەم لە ژێرناوی ناڕزایەتیەکانی ژنانی ئەفغانستان بە دژی یاسا ئیسلامیەکانی تالیبان لە نووسینی بەڕێز نووری بەشیر. هیوادارم کە تاک و کۆتایی لەگەڵمان بن. بەدوای یاسای قەدەغەکردنی خوێندنی کچان لە زانکۆکان لە ماوەی ڕابردوودا، تالیبان یاسا ئیسلامیەکان تونتر دەکاتەوە و یاسای کارکردنی ژنان لە ڕێکخراوە ناحکومیەکان NGO دەردەکات. بەپێی ئەم یاسایە ژنان نابێ لە ڕێکخراوە ناحکومیەکاندا کار بکەن، چونکە لەو ڕێکخراوانەدا ڕەچاوی یاسای پۆشینی حجاب ناکرێ یان شل دەبێتەوە. دەسەپاندنی ئەم بڕیارە دژە ژن و دژە ئینسانیە ناڕزایەتیەکی زۆری ژنانی ئازادی خواز و یەکسانی خوازی بە دوای خۆیدا هێنا. ژنان لە 22 دەسامبەردا بەرامبەر بڕیاری بێبەشکردنی کچان لە خوێندن لە زانکۆکاندا دروشمی خوێندن، کارکردن و ئازادی خوێندن مافێکی سەرەتاییان بەرز کردەوە. بەڵام بە دوای بڕیاری قەدەغەکردنی کاری ژنان لە ناو ڕێکخراوە ناحکومیەکاندا چوارچێوەی ناڕزایەتیەکان فراوانتر بووەوە و زۆربەی ناوچەکانی ئەفغانستانی گرتەوە. چونکە بەپێی ئەم بڕیارەی تالیبان ژمارەیەکی زۆر لە ژنان ڕەوانەی ماڵەوە دەکرێن و خێزانەکانیان ڕوبەڕووی برسێتی دەبنەوە و ژنانێک کە پێشتر ئازادی کارکردن و چوونە دەرەوەیان بەدەستهێناوە دەکرێنە کۆیلەی ناو چواردیواری ماڵ. ژنانی ئەفغانستان لە ناڕزایەتیەکاندا داوایان لە کۆمەڵگای نێودەوڵەتی کرد کە هاوپشتی لە ژنانی ئەفغانستان بکەن و لە بەرامبەر ئەم بڕیارە قەرەقوشەی تالیباندا بەرگری لە مافی خوێندن و کارکردنی ژنان بکەن. ئەم یاسا دژە ژنانەی تالیبان دەیەوێت بیسەپێنێت بەسەر ژنان و کۆمەڵگای ئەفغانستاندا لە کاتێکدایە کە یاساکان و شەریعەتی ئیسلام لە ئێران کەوتووەتە بەر نەفرەت و زەبری شۆڕژگێرانەی ژنان و لاوان و کرێکەرانی ئێرانەوە و ژنانی ئەفغانستانیش وەکو سەنگەرێکی خەباتی خۆیان دژی دەسەڵاتی دڕندانەی دژە ژنی ئیسلام و ئیسلامی سیاسی بە چاوی ئومێدەوە لێدەڕوانن. بۆیە ئەوان لە بەشی ئەو کەسانە بوون کە لە سەرەتای دەستپێکردنی خۆڕۆشانی شۆڕژگێرانەی ژنان و لاوان و خەڵکی زەحمەتکێش ئێرانەوە هاوپشتی خۆیان بۆ خواستەکانی ژنان و ناڕزایەتیەکانی خەڵکی ئێران دەربڕیوە و لە یەکێک لە خۆپیشاندانەکاندا دروشمی ژنانی ئێران ڕاپەڕیون، ئیتر نۆرەی ئێمەیەیان بەرز کردبووەوە. دەسەڵاتی تالیبانیش هەروەکو سەرجەم بزوتنەوە و ڕەوسەکانی ئیسلامی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا ترسی ڕووخانی جمهوری ئیسلامی ئێران هەراسانی کردووە و بەم جۆرە یاسا و بڕیارە کۆنەپەرست و دژە ژن و دژە مرۆیانە دەیەوێ فریای خۆی بکەوێ و دەسەڵاتەکەی لە زەبری شۆڕشێکی جەماوەری ژنان و پیاوانی ئازادی خوازی ئەفغانستان بپارێزێ. دەسەڵاتی تالیبان بەم بڕیارە دەیەوێت جێگا و ڕێگای کە ژنانی ئەفغانستان لە دنیای شارستانی ئەمڕۆدا بەدەستیان هێناوە پاشەکشە پێ بکات و بەو جۆرە کۆمەڵگای ئەفغانستان لە ناو زەلکاوی کۆنەپەرستی ئیسلامی و دەسەڵاتی شریعەتدا نەغڕە بکات و هەموو تروسکایەکی ژیانی هاوچەرخ لە خەڵکی ئەفغانستان بکوژێنێتەوە. گومان لەوە زانیەکە دوای ڕووخانی تالیبان لەلایەن ئەمریکاوە بەهۆی ئەوەی کە نەدەکرا هەمان یاسا و ڕیسەی تالیبان بەسەر سەری خەڵکدا ڕابگرنەوە، سەرباری ئەوەی کە دەسەڵاتی قەبیلەیی بورژوازی کۆنەپەرستیان بەسەر سەری خەڵکی ئەفغانستاندا سەپاند، بەڵام دەرفەتێکی بچووک پەیدا بوو تا ژنان هەناسەیەک بدەن و کەمێک لە ئازادیە فەردیەکانیان بەدەست بهێنن. بەڵام دوای ڕادەستکردنەوەی دەسەڵات بە تالیبان لەلایەن ئەمریکاوە هەمان یاسا و ڕیسەی شەرع و ئیسلام دووبارە بەسەر خەڵکی ئەفغانستاندا دادەسەپێتەوە و دووبارە و دوای قوربانیەکی زۆر ژنان ڕاپێچی کونجی ماڵەوە دەکرێن. بەڵام ئەوەی کە ڕێگا دەگرێت لەوەی تالیبان بە هەمان هاوسەرپشراوی پێشووە دەسەڵاتی ڕەها و دژە ئینسانی و دژە ژنی خۆی بەسەر خەڵکدا زاڵکاتەوە، ئەزمونێکی خەباتکارانەیەکە لە ماوەی ڕووخانی دەسەڵاتی تالیباندا بەدەستیان هێناوە. سەرباری ئەو دەواازەی هیوە و ئومێدەی کە لە ناو
ژنان و خەڵکی ئەفغانستاندا لە ئاکامی خرۆشان و هەڵسانی شۆڕەشگەرانەی ژنان و لاوان و خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێراندا دروست بووە. بەڵێ خۆشەویستانەوەی کە پێشکەشتان کرا کورتە بابەتێک بوو لە ژێرناوی ناڕزایەتیەکانی ژنانی ئەفغانستان بە دژی یاسا ئیسلامیەکانی تالیبان لە نووسینی بەڕێز نووری بەشیر. هیوادارم جێگای سەرنجتان بوو بێت.